سڵاتان لەبێ بەڕێزان، ئەمڕۆ گفتوگۆکان لەسەر پرسی پێکێنانی حکوومەت دەستی پێکردەوە. وەفدی دانوستانکاری پارتی دموکراتی کوردستانیش لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە هەولێر کۆبووە. باژۆر سەردانی مەکتەبی سیاسی حیزبی شوعی کوردستانی کردو لەگەڵ کەمال شاکر سکرتێری ئەو حیزبە و شاندی دانوستانکاری حیزبەکە کۆبووە. دوای تەوابوونی کۆبوونەوەکە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا عرفان عەبدولعەزیز ڕابەری بزوتنەوەی ئیسلامی کوردستان ڕایگەیاند تا ئێستا ئەوان هیچ بڕیارێکیان لەسەر بەشداریکردنی حکوومەتی داهاتوو نەداوە. وتیشی لە کۆبوونەوەکانی داهاتوودا بڕیاری کۆتایی خۆیان دەدەن لەسەر بەشداریکردن یان نەکردن لە حکوومەتی داهاتوودا. ئەو کاتیش نەچیروان بەرزانی لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا ڕایگەیاند سەردانەکەی ئەمڕۆیان بۆ لای بزوتنەوەی ئیسلامی تەنها بۆ وەرگرتنی بیرروڕای بزوتنەوە بۆ لەسەر حکوومەتی داهاتوو. وتیشی بەشداریکردنی لایەنەکان لە حکوومەتی داهاتوودا نەبەستراوەتەوە بە زۆری و کەمی کورسی پەرلەمانیەوە، بەڵکو باوتەی ئەو بەستراوەتەوە بە هاوپەیمانی نێوان لایەنەکانەوە. بڕیاری شار ئەمڕۆ وەفدی دانوستانکاری پارتی سەردانی هەریەکە لە سۆسیالیست و ئاڕاستەی سێم کەن کە هەریەکەیان کورسێکی پەرلەمانیان بەرکەوتووە. بۆ تاوتوێکردنی ڕەوشی شاری سلێمانی ئەو ڕووداوانی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شارەکە ڕووی داوە. کەریم سنجاری وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستگای ئەمریکانی سلێمانی لە کۆبوونەوەدایە. پەیامێری NRT ڕایگەیاند سەر لە بەیانی ئەمڕۆ کەریم سنجاری وەزیری ناوخۆ سەردانی بینای پارێزگای سلێمانی کردووە و دواتریش لەگەڵ پارێزگار سەردانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی کردو لەگەڵ لیژنەی ئەمنی پارێزگاری سلێمانی کۆبووە. هەروەها پەیامێری NRT وتی ئامانجی سەردانەکەی وەزیری ناوخۆ کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی لەسەر ئەو بارودۆخە ئەمنیەیە کە ماوەیەکە ڕوبەڕووی شاری سلێمانی بۆتەوە. هاوکات جگە لە کەناڵەکانی ڕاگەیاندنی یەکێتی و پارتی ڕێگە نەدرا کەناڵەکانی تر ڕووماڵی سەردانەکەی وەزیری ناوخۆ بکەن بۆ سلێمانی. ئامڕۆ جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بە سەرپەرشتی نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەکە تاوتوێی سەردانی نەوشیروان مستەفا بۆ لای مەسعود بەرزانی دەکات بۆ هاوینە هاواری پیرمان. وشار عەبدوڵڵا ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بە ماڵپەڕی سبەی سەر بە بزوتنەوەی گۆڕانی ڕاگەیاندووە. بڕیارە ئەمڕۆ جڤاتی نیشتیمانی گۆڕان کۆ ببێتەوە و چەند پرسێک تاوتوێ بکات. ڕاشی گەیاندووە لە کۆبوونەوەکەدا پرسی گفتوگۆکانی نێوان گۆڕان و وەفدی دانوستانکاری پارتی و پرسی بانکیشتی پارتی بۆ کۆبوونەوەی هاوبەشی نێوان نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی گۆڕان و مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان چاوتوێ دەکرێت. ئەحمەد تورک ئەندامی کۆمیتەی ئامادەکاری بەستنی کۆنگرەی نەتەوەیی کورد ڕایگەیاند ئەو حەزی لە ناو کورد هەبوو بۆ ئەنجامدانی کۆنگرەی نەتەوەیی لە ناوچووە کە بڕیار بوو 2 ڕۆژی تر ببەسترێت لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ پێگەی کورد پرێس. ئەحمەد تورک هاوسەرۆکی کۆنگرەی کۆمەلگای دیموکراتی کە جەدە ڕایگەیاندووە مەخابن ئەو حەزی لە ناو کووردا بۆ بەڕێوەچوونی کۆنگرەی نەتەوەیی کورد هەبوو لە ناوچووە و بەوتەی ئەو بێهیوایی و بێمتمانەی تا ئاستێکی زۆر جێگەی ئەو حەزەی گرتوتەوە. هەروەها ڕەشی گەیاندووە لەگەڵ ئەو بێهیوایی کە ئێستا هەیە هەرچۆنێک بێت کۆنگرە دەبێت بەڕێوە بچێت و لەسەر داهاتووی کورد و پاراستنی بەرژەوەندی کورد بە شێوەیەکی بەرفراوان باس و ئاڵوگۆڕی بیرروڕا بکرێت. ئەحمەد تورک کە ئەوکات ئەندامی کۆمیتەی ئامادەکاری بەستنی کۆنگرەی نەتەوەیی کوردە جەختی کردوێتەوە کورد دەبێت لەم کۆنگرێدا لەگەڵ یەک گفتوگۆ بکەن و خاوەنی دامەزراوەیەک بن کە لەبارەی داواکاری و پەیوەندیەکانیان هەڵوێستی دروست و ژیرانە هەڵبژێرێت. پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک داوا لە پارتی دموکراتی کوردستان دەکات بە زووترین کات ئەو حەوچالاکی خۆرەڵاتی کوردستان ئازاد بکات کە بەهۆی بەربارانکردنی کۆنسوڵخانەی ئێران لە هەولێر دەستگیر کراون. لە بەیاننامەیەکدا پژاک ڕایگەیاندووە لە ڕۆژی 8 ئەم مانگەوە لە شاری هەولێر بە تۆمەتی بەربارانکردنی کۆنسوڵخانەی ئێران لەلایەن ئاسایش و دەستگای پاراستنی سەر بە پارتی دموکراتی کوردستانەوە. چەند تێکۆشەرێکی کورد کە ئەندامی چەند ڕێکخرا و پارتێکی خۆرەڵاتی کوردستانن دەست بەسەر کراون. پژاک ڕوونی کردوێتەوە ئەو کەسانی لە ڕۆژانی ڕابردوودا بەمەستی شەرمەزارکردنی شەپۆلی لە سێدارەدان گیراوانی سیاسی کوردی لە ئێران کۆمەڵێک چالاکی و خۆپشاندانیان کردە تا ئەمڕۆ ئەم چالاکیان نەتوانیویانە تا ئاستێک بۆ شایەتی ڕێخستنی سیاسی گۆڕەپانی تێکۆشانی خۆرەڵاتی کوردستان پڕ بکەنەوە ڕۆحێکی نەتەوەیی دیموکراتیک بێنە ئاراوە. هەرشاد